کمتر جه 40 روزان با هەڵبژارتنین ئەنجومەنێن پارێزگەهان لە عێراقێمانە و 14 پارێزگەه تێدا بەشدار دەبن. پشتی ساڵە 2005 یەکەم جارە کەرکووک تێدا بەشدار دەبیت بڕاو شاخۆیان نە ئاسایی بتعریبکردن و بە ئیدارەیەکە سەپاندی و حتا وێ دەما ئەم تێدانە توندیا دگەل کوردان بە هەموو ئاوایەکی لەوی باژاری بەردەوامە حتا ئەم گەهینە خزمەتگوزاریان ژبلی تعریبکردنێ لە تاخێن عەرەبان خزمەتگوزاری بێهەمپانە هەر تش بوو تێتە جێبەجێکردن لە دەهەمبەردا لە تاخێن کوردان پەراوێزیەکە تام هەیە هیچ خزمەتگوزاری نینە هیچ گوهدانێک نینە تعریبکردنجی بسەرێ خۆ بەردەوامە لە سەروێ مژارێ بگشتیوان هەڵبژارتنان و بەشداریە کوردان بە 5 لیستان دەبێ هەڵبژارتنێدا دکارە تشتێکی بگوهرە دڕەوشە نە ئاسایە کەرکووک تێدا دەرباز دەبیتن ئایا کوردان چەند باوەری بە پاکیە سیستەما بایومەتری هەیە لەوێ پارێزگە هەیە دکتۆر محەممەد خورشید کاندیدێ پارتی بۆ هەڵبژارتنین ئەنجومەنە پارێزگەها کەرکووکێ دەپرسم دکتۆر محەممەد گەلێک بخێراتیە کوردستان 24 لە ناو ڕەوشێکی نائاسایی کەرکووک هەڵبژاردن دەکرێت دوای 18 ساڵ ئایا دەکرێت لەو کاتەدا ئێمە بڵێن کورد لەو هەڵبژاردنە سەرکەوتوو دەبێ و دەتوانێت پارێزگاری کەرکووک بۆ کورد بگەڕێتەوە یعنی ئیمکان تێدایە؟ بەڵێ زۆر سپاس سەرەتا ڕێز و سڵاو بۆ بینەران و بیسەرانی کەناڵ 24 بۆ خۆتان ئاگادارن ئینشاءالله لە ماوەیەکی نزیکدا لە کەرکووک مەرحەلەیەکی نوێ هاتوۆتە پێش کە ئەویش قۆناغی دەستپێکردنی یاخود دیاریکردنی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە دیارە وەکو جەنابەت لە بەرنامەکەتە ئیشارەت پێدا 18 ساڵە ئێمە لە کەرکووک بێبەش کراوین لەم پرۆسە گرنگە طبعا خەڵکی کەرکووک با بڵێن بە شێوەیەکی گشتی بە پەرۆشن بۆ ئەوەی کە لە ڕۆژی دەنگدان بچنە سەر سندوقەکانی دەنگدان و نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان دەستیشان بکەن بەڵێ ئەوەی جەنابەت ئاماژەت پێکردوایە تعقیدات بۆ ئێمە زۆرە بۆ گەڕەکە کوردیەکان بۆ لە چەندین ڕۆ کێشەی گەورە بۆ ئێمە دروست کراوە بەڵام دەبێت ئێمە هەر هەوڵی خۆمان بدەین و ئێمە دڵنیاین خەڵکی کەرکووک بە هەموو ڕنگ و پێکاتە جیاوازەکانەوە دەنگی حەق هەڵەبژێرن چونکە دەزانن ئەمەی کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئیدارەیەکی خۆسەپێن بەسەر کەرکووکیەکاندا سەپاوە و ئەم ئیدارەیە من بە ئامانەتەوە پێم خۆشە لە منبەرەکەی ئێوە ڕای بگەێنم نە هەموو تورکمانی ڕازیە و نە لە هەموو عەرەبیش لێ ڕازیە بێگومانیش وەکو ئێمە کول لێ ڕازی نین ئەمە دەرئەنجامی ئەو ڕووداوە نەخازراوانە بوو کە لە کەرکووک ڕوویدا و ئەو پارێزگاری کە بە خۆی سەپاندووە کە خۆی کردو بە پارێزگاری کەرکووک هەموو کەرکووک دەزانێت ئەمە پارێزگارێکی ناشەرعیە تەنها ئەو کەسانە بە شەرعی ئەزانن کە سوودمەندن لەو گەندەڵیانەی کە دەکرێت بۆیە خەڵکی کەرکووک چاوەڕوانی ئەوەیە کە لە 18 مانگی 12 ئەم ساڵ بچێتە سەر سندوقەکانی دەنگدان ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەستنیشان بکاو و دواتر پارێزگارێکی شەرعی بۆ کەرکووک یاخود حکوومەتێکی خۆجێیی بێت بە متمانە لەم ئەنجومەنە وەربگرێت و بتوانێت تەمسیلی حەقیقی هەموو پێکاتەکان بکات بەڵێ لە منتیقە کوردیەکان جیاوازی زۆر ئەکرێت و تەنانەت لە ڕووی خزمەتگوزاریەوە هیچ خزمەتگوزاریەک وەکو پێویست بۆ منتیقە کوردیەکان ناگات و ئەگەر بگاتیش دەزانین بە شێوەیەکی زۆر مبەرمەند زۆر بەخاوی یعنی ئێمە من هەندێک نمونە حەزەکەم لە کەناڵەکەی ئێوە ئاشکرا بکەم ئێمە هەندێک بازار هەبوون لە کەرکووک بە عەمودی فەقەری اقتصادی گەڕەکە کوردیەکاندا ئەنرا بۆ نمونە جوسایدی پەنجاعەلی بارودخانە ڕەحیماوە یعنی دەبینرا ئەم گەڕەکانە ئەمە بازارێکی زۆر گەرم بوون زیاتر لە بۆ ماوەی 2 ساڵ زیاتر پرۆژەکە یعنی جوسایدێکی زۆر ئاسایی بوو بە تەواو نەبوو هەموو ئەمانە وای کرد کە ئەمە تەئسیر لە اقتصادی خەڵکی ناوچە بڵێن گەڕەکە کوردیەکانی کەرکووک بکات و وەکو عەدالەتێکیش بۆ دابەشکردنی پرۆژەکان بۆ منتیقە کوردیەکان گەڕەکانی فەیلاق گەڕەکی شۆرا و پەنجاعەلی شانزەی ئاب هەموو ئەو گەڕەکانی کە خەڵکە ئاوارە سەربەرزەکانی ئێمە تیانیش دەجێن بە هیچ شێوەیە خزمەتگوزاری پێ نەگەیشتووە
کە خزمەتگوزاری لە ناوچە کوردنشینەکان گەڕەکە کوردیەکان نییە، تعریب بەردەوامە، ئیدارەیەکی سەپاندی هەیە، ڕۆژ لە دوای ڕۆژ لە کەرکووک سەربازگە زیاد دەکرێت، ئەمە هەمویان ڕاستە، بەڵام بەو دەستوردارە بەو ڕەوشە نائاساییە کەرکووک تێدەپەڕێ کە لە دوای 2014 زیاتر لە 500,000 عەرەبی تکریت و ئەنبار و فەلوجە و مووسڵ هێنایەنە کەرکووک و دوای 16 ئۆکتۆبەر ئەوانە بەفەرمی کراون. ئایا پارتی دەکرێت بڵێت یانیش پێتان وایە ئێوە دەتوانن لەو هەڵبژاردنە زۆربەی کورسیەکان بەدەست بێنن و کەرکووک لە ئیدارەیەکی سەپاندی لە شارێکی پڕ بە سەرباز و هێزی چەکدار قورچالی بکەن، ڕزگارکەن؟ بەڵێ، ئێمە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان کە لە سی بربژێری کەرکووکی و خاوەن پسپۆڕی جیاواز پێک هاتووە، ئومێدمان وایە کە لەم دەنگدانە یاخود لەم پرۆسەی هەڵبژاردنە زیاتر خۆمان بە خەڵکی کەرکووک بناسیێنین، هەرچەندە هەموو کاندیدەکانی ئێمە ناسراون، بەڵام پێمان خۆشە لە منبەرەکەی ئێوە و کەناڵەکانی تریشەوە زیاتر خۆمان بناسیێنین. ئێمە دەمانەوێت نوێنەرێکی حەقیقی و سەرسەختی داواکاریەکانی خەڵکی کەرکووک بین بە هەموو پێکهاتەکان و ڕیسالەی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەم هەڵبژاردنە بۆ کەرکووک وازەحە کە ڕیسالەی پێکەوە ژیانە، پەیامی پێکەوە ژیانە، یەکتر قوبڵکردنە و ئێمە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان و لیستی پارتی دیموکراتی کوردستان ئێمە دڵنیاین و باوەڕمان بە جاماوەری خۆمان هەیە و باوەڕمان بە خەڵکی کەرکووک هەیە کە متمانەی بە لیستێک هەیە کە جەنابی سەرۆک زەعامەتی بکات و دەزانرێت تەمان لەگەڵ احتراممان بۆ هەموو ئەحزابە سیاسیەکانی تر، بەڵام پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک مێژوو شاید حاڵی ئەوەیە و لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە هەموو ڕووداوەکاندا پارتی وەکو مەسئولیەتێکی ئەخلاقی و نیشتیمانی خۆی لەسەر هەموو ڕووداوەکان بێدەنگ نەبووە. تەنانەت ئێمە لە ڕێگای ئەو دوو نوێنەرەی کەوا دوو نوێنەرمان لە کەرکووکێ لە پەرلەمان بە تایبەت ڕێزدار دکتۆر شاخەوان لەسەر هەموو کێشەکانی ئێمە بەبێ ئەوەی هەست بە هیچ جیاوازیەک بکە لەسەر هەموو کێشەی کەرکووک بە ناوچەی زەویزار بە تعریب لەسەر هەموو شتانە ئێمە بەدەنگەوە هاتووە و ئێمەش داوای ئەوە لە خەڵکی کەرکووکەکانەکەین متمانە بە ئێمە بدەن بۆی بتوانین زۆرینەی کورسەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەدەست بهێنین و دواتر پارێزگارێکی شەرعی بە تەوافق لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ کەرکووک دابمەزرێنین بۆ ئەوی بتوانین تەجروبەیەکی جوان چۆن ئەو پێشکەوتنە لە هەولێر لە زاخۆ یا لە هەرێمی لە دهۆک لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هەیە ئەو پێشکەوتنە بێهینە کەرکووک چونکە خەڵکی کەرکووک بە حەقیقەت پێویستی بە ئەوەی خزمەت بکرێ بەداخەوەم ئیدارە خۆسەپێنە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پرۆژە کراوە تەنانەت بۆ سنوورەکانی خۆشیان پرۆژەکان ڕەداوەتێکی زۆری پێوە دیارە کوالتی باش نییە و بۆیە ئێمە دەمانەوێ تەجروبەی ئەو بینا و پێشکەوتنانە و ئەو ژێرخانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ کەرکووک بیگوازینەوە بێگومان ئەوە لە ڕێگەی بەرنامەی لیستی 1970 پارتی دیموکراتی کوردستان کە بۆ خزمەتکردنی کەرکووکە بە هەموو پێکهاتە دەڵێن هەندێلانی عەرەب هەن دەیانەوێت ناکۆکی لە نێوان هێزە کوردیەکان لە کەرکووک دروست بکەن. ئایا ئەو لایەنانە کێن؟ کورد لەمە هوشیارە؟ واللهی ببوورە دەنگەکە زۆر وازەح نەبوو ئەگەر دووباری دەڵێن هەندێک لایەنی عەرەبیانیش هەندێک دەست هەیە دەیانەوێت ناکۆکی و ئاڵۆزی لە نێوان هێزە کوردیەکانی کەرکووک دروست بکەن. ئایا ئەمە ڕاستە؟ دەست خۆش بێ پرسیارێکی زۆر زۆر جوانە. تەبێ ئێمە وەکوتم پەیامی پارتی دیموکراتی کوردستان پێکەوە ژیان و یەکتر قوبوڵکردنە. ئێمە دەمانەوێ پێکەوە ژیان و یەکتر قوبوڵکردن سەرەتا لە نێوماڵی خۆمان دواتر ڕووبکەینە برا عەرەبەڕەسەنەکانی کەرکووک و دواتر ئەو تورکمانەی کە هەمومان لە کەرکووک پێکەوە ئەژین. ڕەنگە لەو جۆرە ئەجینداتانە هەبێ بۆ ئەوەی هەوڵێک بدات بە جۆرێک لە جۆرەکان کێشەیەکی وا دروست بکرێت، بەڵام من ئەمە ڕەنگە جانبێکی بەستنە سەر ئەوەی کە ئەو پۆستەراتانە ئەدرێ لە کەرکووک بەداخەوە بەڕاستی من دەبینم پۆستەراتێکی زۆر لە منتیقە کوردیەکان ئەو هەموو کاندیدی ئەو حزابە سیاسانە دەدەدرێت و بە تایبەت
کاندیدانی پار دیموکراتی کوردستان و من وەکو خۆمەکو مامۆستایەکی زانکۆ لەم قۆناغە چەندین ساڵ وەکو ئەرکی سەرشانی خۆم خزمەتم بە ڕۆڵەکانی کەرکووک کردووە ئێستا دەمەوێت بربژێرێکی حەقیقی ئێوە بم بەداخەوە بینیمان زۆربەی پۆستەرەکانی ئێمە شوێنراوە و دڕێنراوە و ئەبینین لە گەڕەکەکانی تر ئەم شتانە کەمترە بۆیە داوامان وایە پارتە سیاسیەکان زیاتر لە مەرحەلەیە لە گرنگی و هەستیاری بارودۆخەکە تێ بکەن کەوادرەکانی خۆیان ئیعاز بدەن کە ئەگەر پێشتری تەسەڕوفاتێکی فەردی لەم جۆرە چەشنە هەبووە ئەمە خزمەت بە پرۆسەکەی ئێمە ناکات ئێمە دەمانەوێت بە ڕوحێتێکی تازە لە کەرکووک بین و لاپەڕەیەکی تازە بکەینەوە لە کەرکووک و خزمەتێکی جوان بە خەڵکی کەرکووک پێشکەش بکەین و بەرنامەی پارت دیموکراتی کوردستان بەرنامەیەکی متەکاملە و پێویستمان بەوەی هەموو ئەو لیستانی کە لەم هەڵبژاردنە هاوشان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتوو ئەبن پێکەوە پاکێجێکی کەرکووکیانە دروست بکەین و زمانێکی هاوبەشمان هەبێ بۆ ئەوی بتوانین لە ئایندە خزمەتێکی جوان بە خەڵکی کەرکووک بکەین هەر نەبێت قەرەبووی دوای ئەم تاریخە ڕووداوە تاڵانی دوای 16 ئۆکتۆبەر کە خەڵکی کەرکووک من دڵنیات ئەکەم بە عەرەب بە تورکمان هەموو ئەمانە ناڕازین لەو ناعەدالیەتە و لەو پرۆژانەی کە لە کەرکووک ئەکرێت کە سەرتاپای گەندەڵیە دام و دەستگاکان هەمووی سەرتاپا پڕ بووە لە گەندەڵی تەنها ئەو کەسانە دڵیان بۆ وەزع خۆشە کە شەریکن لەو گەندەڵیە بۆیە ئێمە ئەو پرسیارەی ئێوە بە دوور نازانین بەڵام دەبێت حزبە سیاسیەکان ئێمە وەکو خۆمان وەکو پارت دیموکراتی کوردستان خۆمان بە خاوەن قەزیە ئەزانین لە کەرکووک خاوەن ماڵین و دەمانەوێت لەگەڵ هەموو حزبە سیاسیەکان بە تایبەت لەگەڵ حزبە کوردستانیەکان پێکەوە بتوانین خزمەتێک و نمونەیەکی جوان بین لە کەرکووک و بتوانین باشە دکتۆر ئەگەر پرسیاری کوتایی بکەم ئەزیەت نەبێ بە کورتی وەڵاممان بدەیەوە سپاست دەکەم لەم کاتەدا زۆر باس لەوە دەکرێت کە تۆماری دەنگدەرانی کەرکووک پاک نییە و خەڵکی نامووی تێدایە و بە 5 لیست ئایا کورد دەتوانێت زۆربەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەدەست بێنێ و پارێزگار بۆ خۆی بگەڕێنێتەوە ئیمکان تێدایە؟ بەڵێ طبعا لیستی دەنگدەران هەموو حزبە سیاسیەکان وەکو ئێمەش وەکو پارت دیموکراتی کوردستان بەڕاستی سەرنجمان لەسەری زۆرە و لە دوای ئەو ڕووداوانەی دواییەوە یعنی خەڵکێکی زۆر بێگانە لە عەرەب هاتوونەتە کەرکووک نیشتەجێ بوونە لە کەرکووک و هەمووی ئەمانە فۆرمی خۆراک و کۆمەڵ کارتی نیشتەجێبوونیان لە کەرکووک بۆ کراوە و جێکراونەتەوە لە کەرکووک بە حەسانەیەکی قانونی بە دەسەڵاتێکی قانونی نایاسایی بە زۆر سەپێنراو لە کەرکووک ئەوان غیتایەکی باشیان بۆیان کردووە و ئیمکانیەتێکی باشش خراوەتە سەریان بۆ ئەوەی دابنشن حتمما ئەمە نیەتێکی باش نییە ئەم هەموو عەرەبە بەڕێزانە کە خەڵکی مووسڵن کە خەڵکی تکریتن کە خەڵکی دیالن ناوچەکانی خۆیان ئازاد کراوەتەوە دەتوانن بگەڕێنەوە سەر زەویزاری خۆیان ئەگەر تەماکە جۆرێک لە تعریبکردن نەبێت بۆیە ئێمە وەکو پارت دیموکراتی کوردستان سەرنجمان زۆرە لەسەر لیستی تۆماری دەنگدەران بەڵام لەگەڵ ئەوەشدا باوەڕمان بە جەماوەری پارتی دیموکراتی کوردستان و خەڵکی کەرکووک بەگشتی هەیە کە لەم جاریان لیستی پارت دیموکراتی کوردستان هەڵەبژێرن بە زەعامەتی جەنابی سەرۆک بۆ ئەوەی بتوانین کەرکووک لەو نەهامەتیەی هەیە ڕزگاری بکەین. گەلێک سپاس دکتۆر محەممەد خورشید کاندیدێ پارتی بۆ هەڵبژاردنên ئەنجومەنێ پارێزگەها کەرکووک.